ئەم و ئەوی حەسوود بەخوا کابرا هەرچی خراپەیە بۆ نیتە کەچی حەسوودە بەرامبەرت خۆی حەسوودە خۆ خەتای تۆ نییە هیوا هەیە ناخی پیسە خۆ تۆ خراپەت بۆی نەبووە کاکە خۆی ناخی پیسە هیوا هەیە بوختان چییە یعنی ئێستا خۆی یەقینی هەیە کە ئەو شتەوانیە بەڵام خۆی ناگرێ هەر کەسێ بناسی ئەبێ بوختانێکی بۆ هەڵدەستێ یعنی هەر خۆی ناگرێ قەت چاوی چاکە نابینێ کە خراپەتیان نابینێ ئەمجا خۆی بۆ دادەتاشێ هیوا هەیە ناحەزی بەلاشە یعنی بەبێ ئەوەی بەخوا نەخراپەیەکت بۆی هەبووە نەزەرر و زیانت لێداوە بە پێچەوانەوە خێریشت بۆی هەبووە کەچی ناحەزێکی بەلاشە گوێ بەوانە مەدە نێوانی خۆت و خوا چاکە گوێ بەوانە مەدە بە دوواداچوونی بۆ مەکە بە وڵام نەدانەوە لە لای خۆت و لای ئەو بیمرێنە لەسەر کاری چاکەی خۆت بەردەوام بە قورآن لە سوورەتی ئەلعەراف ئاەتی 109دا چەند جوان ڕێنماییمان دەکا هات لەم با لە قورآن بەهرەمەند بین بەخوا ئەم ئاەتە بەقەدەر یەک ختمی قورآن جێبەجێکە لە ژیانە سوودت پێدەگەیەنێ خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين سێ بڕگەیە خذ العفو کاکە دایمە چاوپۆش بە ئەوەندە چاو زەق مەکەوە لەسەر شتەکان هەر یەکێک کۆمنتێکی بۆ نووسی کوڕە جوابی بدەنەوە دە کۆمنتی بۆ بنووسنەوە لا تۆزێ خۆل لە جێری بدە بە کوردی خۆمان هێندە چاو چڕ مەکەوە لەسەر ڕەخنەگرەکانت لەسەر حەسوودەکان لەسەر نارەکان لەسەر بوختانچیەکان خذی العفو چاوپۆشیان لێ بکە چاوت داخە چاو کلاکە تۆزە بەو لاترەوە بڕوانە وأمر بالعرف فەرمان بە چاکە بکە تۆ خەریکیشی چاکەی خۆت بەکاکە بازاڕی چاکە بڕاوە بڕواتان هەبێ ئەوەندە ئاوڕێەوە بەلای خەڵکاییشی خۆت لەبیر دەچێتەوە وأمر بالعرف خەریکی چاکەکاری خۆت بە خەریکی بازاڕی چاکەی خۆت بە بۆ دنیا و قیامەتت وأعرض عن الجاهلين واز لە نەزانان بێنە هەر کەسێک دەیەوێ خراپەت پێ بگەێنێ و تۆ هیچ زەرەر بۆینە بۆ نەزانە وأعرض عن الجاهلين واز لە نەزانان بێنە وليعفوا وليصفحوا چاو لە هەڵەکان بپۆشن لە سوورەتی ئەننور ئاەتی 22 دەفەرمێ چاو لە هەڵەکان بپۆشن وليصفحوا دڵتان خاوێن بکەنەوە با مەشغوڵتان نەکات و تووشی خەمۆشی نەبن با دڵتان تووشی ڕق و قین نەبێ الله ئەم قورئانە چەند جوانە ئەفەرمێ ئەگەر دەتەوێت لە قورئان بەهرەمەندبی ئەمایەتە جێبەجێکە وليعفوا وليصفحوا هیوا هەیە لە خەڵک دەبورێ بەڵام دڵی وەک منجەڵی بوخار پڕە و خەریکە دەتەقێتەوە ئەڵێ بەخوا خراپەت بەرامبەر ناکەمەوە غیبەت ناکەم بوختانت بۆ ناکەم لەسەرت نانووسمەوە بەگرتن نادەم ماڵت داگیر ناکەم حەقم نییە بەسەرتەوە نە وليصفحوا دڵیشت خاوێنکەوە گەسکێک لە دڵ دەوپاکیکەوە با دڵت تووشی نەخۆشی دەرونی نەبێ ئەوەندە قین لە دڵ مەبە چونکە خۆت زەرت دەکەی والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين وإذا ما غضبوا هم يغفرون أم آياتنا شعار إنسان إيمان دارا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما